وەک یەکەمین و تاکەت دامەزراوە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین لەلایەن نەخۆشخانەیەکی بەناوبانگی هیندستانەوە داوا کراوە بۆ واژۆکردنی ڕێککەوتن نامەیەکی پزیشکی لە بوارەکانی چارەسەرکردنی نەخۆشانی هەرێمی کوردستان لەو وڵاتە بە نرخێکی داشکێنراو. بە پێی زانیاریەکان تێچووی نەشتەرگەری بەشێک لەو نەخۆشانەی پێشتر لەلایەن بەخشینەوە ڕەوانەی ئەو نەخۆشخانەی هیندستان کراون لە 35% کەمتر بوون لەو نرخەی لە هەرێمی کوردستان پێیان وتراوە. نوێنەرانی دەستگای خێرخوازی بەخشین کە بۆ ئەو مەبەستە ماوەی هەفتەیەکە لە هیندستان و ڕێککەوتن نامەیەکیان لەو بارەیەوە واژۆ کردووە بە پەیامیان ڕاگەیاند دوای بردنە دەرەوەی ژمارەیەک نەخۆش لە هەرێمی کوردستان و لەلایەن نەخۆشخانەی بەخشینەوە بۆ نەخۆشخانەی میۆت لە هیندستان نەخۆشخانەکە داوای لە نوێنەرانی دەستگای خێرخوازی بەخشین کردووە وەک یەکەم دەستگا لە عێراق و هەرێمی کوردستان سەردانی هیندستان بکەن و ڕێککەوتن نامەیەکی پزیشکی لە نێوانیاندا واژۆ بکەن. ڕێککەوتن نامەکە لە 8 خاڵ پێک هاتووە کە تەواوی خاڵەکانی لە بەرژەوەندی ئەو هاوڵاتی و چارەخوازانەی هەرێمی کوردستاندایە کە سەردانی نەخۆشخانەکانی بەخشین دەکەن و لەوێشەوە ڕەوانەی هیندستان دەکرێن. خاڵەکانی ڕێککەوتن نامەکە پێکدێن لە یەکەم لە کاتی ناردنی هەر نەخۆشێک لە نەخۆشخانەی بەخشینەوە بۆ نەخۆشخانەی میۆت نەخۆشخانەکە تەواوی تێچووی چارەسەرکردنی نەخۆش لە ئەستۆ دەگرێت. دووەم نەخۆشخانەی میۆت بە ڕێژەی 25 تا 35% داشکاندن لە تێچووی گشتی چارەسەرکردنی ئەو نەخۆشانەدا دەکات کە لەلایەن نەخۆشخانەی بەخشینەوە دەنێردرێن. سێەم هەر نەخۆشێک لەلایەن نەخۆشخانەی بەخشینەوە ڕەوانەی نەخۆشخانەی میۆت بکرێت 2 کەسی بۆ تەرخان دەکرێت کە لە ماوەی مانەوەی لە نەخۆشخانەکەدا لەگەڵی دەمێننەوە و یارمەتیدەری دەبن. چوارەم نەخۆش دوای پشکنینی پێویست و دڵنیابوونەوە ڕەوانەی نەشتەرگەری دەکرێت. پێنجەم ئەو تێچووی بۆ نەشتەرگەری بڕیاری لێدەدرێت بەهۆی ئەنجامدانی پشکنینەکانەوە زیاد ناکرێت و هەمان بڕ دەبێت. شەشەم وێنەیەک لە دۆسیەی نەخۆشەکان بۆ پاراستنی وەک ئەرشیف ڕەوانەی دەستگای بەخشین دەکرێت. حەوتەم نەخۆشخانەی میۆت هەڵدەستێت بە بانگهێشتکردنی فەرمی دەستگای بەخشین بۆ سەردانیکردنی هیندستان لە پێناو بەهێزکردنی پەیوەندیە دووقۆڵیەکان. هەشتەم لە پێناو خزمەتکردنی چارەخوازانی هەرێمی کوردستاندا دوای کۆتایی هاتنی ماوەی گرێبەستەکە بە ڕەزامەندی هەردوولا نوێ دەکرێتەوە یان کۆتایی پێدەهێنرێت. لە نێو سیستمی لاوازی تەندروستی و پوکانەوەی کەرتی تەندروستی حکومی و بێویژدانی بەشێک لە بازرگانانی دەرماندا لە هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین و نەخۆشخانەکانی بەخشین لە شارە جیاجیەکاندا هەمیشە بوونەتە دەرچەیەک بۆ هەژاران و چارەخوازانی هەرێم و نەوایەک بوون بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی لە بواری تەندروستی و دەرماندا ڕوبەڕووی هاوڵاتیان کراوەتەوە. دوایین هەنگاوی دەستگاکەش خزمەت بەو هاوڵاتی و چارەخوازانە دەکات کە لە نێو هەرێمی کوردستاندا چارەسەری پێویستیان نییە یان بە نرخێکی بەرز نەشتەرگەریەکانیان بۆ دەکرێت و ناچارن سەردانی نەخۆشخانەکانی هیندستان بکەن.